بەناوی خوای گەورە و میهرەبان، درود و سەڵات و سەلام بڕژێ بەسەر پێغەمبەری ئازیز و خۆشەویستمان ڕەسوول الله صلی الله عليه وسلم. خۆشەویستان و بەڕێزان و ئازیزانم لە هەر شوێنێکدا بینەرمانن لە کەناڵی ئاسمانی کەرکووکەوە، سڵاوی خوای گەورەتان لێبێ. ئەسەلام عەلەیکم وەڕەحمەت الله وبەرەکاتوه. خۆشحاڵم لە ئەڵقە و بەرنامەیەکی تر لە ئاین و سەردەم کە هەموو ڕۆژانێکی هەینی کاژمێر 6 ئێوارە دەبینە میوانی ماڵەکانتان بە ئێوەی ئازیز و خۆشەویست شاد بووینەوە. داواکانم لە خوای پەروەردگار ڕەحم بە هەموو لایەکمان بکا و شیفای نەخۆشەکانمان بدا و لە دەرد و بەڵا و موسیبەت هەموو لایەکمان بەدوور بکا و ئەمن و ئەمانمان بۆ ئیستقرار بکە، ملەتمان، شارمان، وڵاتمان، نیشتیمانمان، هەر چوار پارچەی کوردستانمان و سەرجەم وڵاتی مسلمانان لە زوڵم و لەستەم و ناڕەحەتی و کوشتن و بڕین بەدوور بکا و بپارێزێت. ئازیزانم، ئەمڕۆ لە خزمەت ئێوەی ئازیز و خۆشەویست لە بەرنامەی ئاین و سەردەم باسی گرنگی ملەتی کوورد دەکەین، ئەو زوڵم مستەمانەی کەوا لێمان دەکرێ و هەروەها هەڵبژاردن چەندێک گرنگە بۆ ئێمە لە ئاینی پیرۆزی ئیسلامدا، چونکە ئەگەر تەمەشا بکەین بە درێژایی مێژوودا لە ڕابردوو و لە ئێستەش و ناحەزانی ئەم ملەتەش بەردەوام هەوڵەدەن لە داهاتوودا زوڵم مستەم بکەن بە ناوی دینەوە بێ، بە ناوی ئیسلامەوە بێ، بە ناوی قورئانەوە بێ، ئەم ملەتەی ئێمە بەڕەوا نابینن کەوا لەسەر ئەم زەویەدا وەکو ئینسانێک، وەکو مرۆڤێک، وەکو هەر هاوڵاتێکی تردا بژێت. بەڕەوای نابینن کە خاوەن وڵات و خاک و نیشتیمانی خۆمان بین، بەڕەوای نابینن خاوەنی زوبان و نەتەوە و ملەتی خۆمان بین، بەڕەوای نابینن خاوەنی ئاڵا و نیشتیمانی خۆمان بین. بەردەوام هەوڵە درێ بۆ ئەوەی ئەم ملەتە لە ناوبەرن، زوڵم مستەمان لێ بکرێ، غەدرمان لێ بکرێ، بۆ ئەوەی بە یەکجاری ئەم ملەتە لە ناوبەرن و کۆتاییمان پێبێنن. بەڵام چونکە ئێمە دروستکراوی خوای پەروەردگارین و ئێمە بەندەی خوای پەروەردگارین، خۆی دروستمانی کردووە و خۆی قەوارەی کوردایەتی بە ئێمە بەخشیوە و خاک و نیشتیمانی پێمان بەخشیوە، هیچ کەسێک ناتوانێ ئەو حەق و مافەمان لێ بسەنێتەوە. ئازیزەکانم، بۆیە ئەمڕۆ پێم خۆش بوو لەسەر ئەم بابەتانەی کەوا باسم کرد لە زوڵم مستەم، عاقیبەتیان و گرنگی هەڵبژاردن بۆ ملەتی کورد و ئەو ستەمانەی لە ڕابردوودا و لە ئێستەشدا بەرامبەر ملەتەکەماندا دەکرێت تاوتۆی بکەین لەگەڵ میوانە بەڕێزەکەمان مامۆستا حارس، مامۆستای ئاینی. یاخوا بەخێر مامۆستای جان. زۆر خۆشحاڵ بووین و سوپاس دەکەین بۆ ئەم دەرفەتە کە لەگەڵمانە بووین. دەستان خۆش بێ، خوا گەورە فەقتان کە ئینشاءالله سەرکەوتووە. مامۆستا، سەرەتا پێم خۆش بوو باسی زوڵم کەین لە ئاینی پیرۆزی ئیسلامدا. ئایا لە ئیسلام چۆن باسی زوڵم کراوە، حکمی زوڵم چییە؟ بەڵێ. بسم الله الرحمن الرحيم، الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. رب اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقهوا قولي. دەستان خۆش بێ کە بۆ ئەم دەرفەتە و تەوەرێکی زۆر گرنگە کە ئێمەی مسلمان، ئێمە وەکو ملەتی کورد کە کۆمەڵێ شت هەیە لەبەر چاومان بۆی کە ڕوون بێت و بۆی کە ئێمە خۆمان دوو لە ڕووی جەنابەت و دوو لە ڕووی بینەران کە گێل نەبین، زۆر عاقڵ و وەریابین، کە هەنگاوەکانمان هەنگاوی باش بێت. ئەوش بەرەو بۆی کە چی زوڵم مستەم و تەعەدا و ناحەقیەک ئەکرێ بەرامبەرمانە بێگومان ئێمە قبوڵی نەکەین و لە ڕابردووە قبوڵمان نەکردەوە، ئێساش هەر بەردەوام قبوڵی ناکەین. بێگومان لە ئاینی ئیسلامە خوا سبحانه وتعالى لە چەندەها ئایەت باسی زوڵم ئەکات. زوڵمش هیچ تاوانێک بەقەد ئەوە خۆی نابینێتەوە کە خوا سبحانه وتعالى لە خۆی قەدەغە کردووە زوڵم و قبولش ناکە کەس لە کەس زوڵمە بکە. کۆ پێغەمبەرمانە فەرمێ صلی الله عليه وسلم لە حەدیثێکی قودسیە خوا گەورە فەرمێ: یا عیبادی إني حرمت الظلم على نفسي وجعلته بينكم محرما فلا تظالموا. خوا سبحانه وتعالى كأعدل العادلين خوي ظلم لكس ناكات وداوي لإمش كردوه كظلم لبيني خمانا نكين. بويا آية كان كباسي ظلمكات وباسي عاقبتي وشون بلي درنجامي ظلم كتشي بسرادية وش أويا كرسوايو لناوتشونا تشي لدنيا ولا قيامتها هيتي بونا من تنهانا بيا أو تنها ونبيا سزا ونكبتي للروجي دوايا. طبعا زانایان باسی ظلم كان ألين ظلم سي بشا، ظلم سي بشا بشيشان هي ظلمكات لو نوع خويا بينيتها لقل ظلمك لقل خويا سبحانه وتعالى
بيني خوي وخوايا سبحانه وتعالى دووەمیان زوڵم بینی خۆی و هەر عەودێکم مرۆڤێکی ترایە تر مسلمان بێ غەیری مسلمان بێت ئەمە دووەم جۆرە جۆری سێم ئەوەیە کە زوڵم لە نەفسی خۆی بکات هەمووشان هەر تاوان و هەمووشان هەر زوڵمە طبعا ئەوەی کە لە بینی خۆی و خوایە سبحانه وتعالى ئەوەیە کە شەریکی بۆ پیا بکە إن الشرك ظلم عظيم كأخوة سبحانه وتعالى هم تاوانك كبرامبر خوا سبحانه وتعالى خوا سبحانه وتعالى احتمال هي للروج قيامتها للروج دعاء اللي خوش بيد إلا أو نبيت كيكشك شريك بو خواي جورا قرار بدا هاو كفء بوبكا يعني وتابلي خواي غيري خواهيا الله يعني غيري خواهيا سبحانه وتعالى شون بلي كري هي هرشي شتيكي اعتقادي شي تربية غيري اعتقاد الإسلام كشريك بو بيا بكا كري بو دابنا كمل لا أويك يستاء بينين أمانة هموي شيء ظلم برامبر خوا سبحانه وتعالى خواي جروش قبول ماك لبروي أمر وفيك دروس كردوا كهاوديتي أم سر ريزوية للرزق للروجي لهمش تيجي بيداوا زورنا خوشة كتو لبان أمهم نعمة وناز نعمتها وناز نعمتها في نزاني بروي تبكي شريكي بو خواي قرار دي أو زور جورية فخوا سبحانه وتعالى لهم تانا كان خوش إلا للشرك نبيت أما أن داني كان دوم أنا ويك عبد ظلمك لقال لك شيء ترايا مروف لقال لك ظلمك أو ظلم مستميك لا تر ظلم لا شومبلي لا بين كوانك خوينا بين ترى أو بيبلي بون منا ليش بدا عزيتي بدا جورا وجورا ظلم يعني ظلم وشيء زور فراوانه زور قوريه بارا خاردن ظلمه بنا حقي يكشك دزبو عرضي يكشي دريج بكا بيبات أو ظلمه أول يدان هرباسي مكا حقو بيشيل كردني ما في ما لسر أو ظلميك وكسك ظلم لكسك برانبري أم تعريب كرني إستا عرضي خلقي داجيرة كري دين زراعتي خلقي داجيرة كان مالي خلقي داجيرة كان جار وهي أنا لم شارش درد كان أما أنا هم ظلمني لم ملا تاكريت بله بيقول مان يعني هر أول نبي وكوتم يعني وشيء ظلم زور فراوانا كأويك تو لسر زيادي باو بيرتي تابوت هي عرضي خوتا باو بيرد أم عرضيان شون بليك شيلا وإيشان ليكلو فلاحات يعني كلو تو تشاود هل هنا وتشاود كردته ولا مجيانية سير كرد أمل لسر عرضيكي والله مسين المشكلة كلا ويا كيك خلكانك دينا سرد يعني عرضي تو دايجيرك بنا حق يعني خلكانك بيش سردمي رابردوها سردمي صدامي قور بقور كبينرا تشنيك خلقي هاوردا لغيري أمشارية غيري شون بلي هيج أصليان ناقرته بو زيادي بابا فينا بيتكلم شارية بن لشوناني ترى بوي كديموغرافي أم منطقية وكركشاري كركو كردا شارع كردا شون بلي كردزاني كان للرجال كردا كم بكنوا أمش خوي ظلمة كتو عرضي خوت نبي يك تربية يعني تسر عرضيك داجيري كخصبك سنة مع العلم في غمر إخوان صلى الله عليه وسلم كلا حديثك أفرميه باسي من باسي كواك يكشك أجر عرضيك داجير بك بنا حق بظلم بزور بيبا ين خوشي نبيه خاص سبحانه وتعالى للرجل قيامتها سزايدا سزاكش كافرمي صلى الله عليه وسلم من أخذ من الأرض شيئا بغير حق خسف به يوم القيامة إلى 7 أراضين يعني لبرو عرضي داجير كردين خوينا بيت باري بردوين خوينية حقيقي بردوها ما فيك بردوين خوينية بظلم خاص سبحانه وتعالى سزاكي سيا للرجل قيامتها بو عرضي داجير كردين خوي قبرس الزايداتو خوي قبر لنا يدا جاء أما دوم باش أنا كيكشك ظلم كبرانبريك شكا أما ظلمه إنسان نفسش خما نزاين كيكشك هي شملين نفسي خويا ظلم نفسي خويا كات دور المنهجي خويا سبحانه وتعالى أويك بونو منا بو صحتي خوشة خويلي دولار ريوة جيلكات خويلي بأجاكا أوجد شملي عزيتي خوي نفسي خوي أدا كبيغمبر ما صلى الله عليه وسلم فرميتي وإن لنفسك عليك حق نفسي خوش حقي هي كتو صحتك خوش بيت تندرس باش بيت أويك خراب لخود بدودي بكي بويك صاغ سلامت بي ظلم لنفسي خود نكي جاء أمس جورا كيكشك كان ويا كيكشك ظلم لقى الخوايا بك سبحانه وتعالى وتمان شريكي بو قرار بدا دوما أنا ويك يكشك ظلم ليكشك تربك وكوتمان عرض خلقي دايجير بك بنا حقه بيشيري ما في خلق بكات جوبه هيس ندا أمش ظلمك لو ظلمانك للروجي قيامته لا جناب معلومة ما مصيجان ك
خوا سبحانه وتعالى لا احتمال هي لا حقك وما فيك خوي لروج قيامته خوش بيت بلام وكو ظلم لبيني خوت ولا قال لك شي ترايا وينزور مشكله او زور تاوانك شي قوري يعني خوي قورا كالي او كسي كظلم اللي كدوا برو لقال يا قفتو قبك اقل قناعات فينا شلون بلي حقي بو قرانا او خوت اطواني درباز بيت بلام او مشكله كلا قيامتها هم داويك تساكيك اكا بدوي تساكيك اقري نفسي اكا يعني زور زحمتها لقيامتها او حقيبو بقرينتو الا بو نبي كتساكا كاني خوت اگر خوانا خواسته شي ظلم ليك شي او تساكاني خوي ادابو كسيك الظلم ليك اما سزاي استمكاران او كساني كوا ظلم كانوا بيفاكن وكو جناب داماجت بيكرد ظلم لخلقيك مالي داجيرك حق اخوا وكو كوائس الواقعي ام شاربه تايبت بسر ملتيه ما قرت مشاكي لسوريا لملا تركيا لولا ايران لولا مقصد وڵاتێکی تر دەبینی بەڕاستی زوڵمێکی زۆر لەم میلەتە ئەکرێ ئایا عاقبەتی ستەمکاران عاقبەتی زاڵمان لایەنی پیرۆزی ئیسلامدا چۆن باس کردو یعنی سزایان چییە ئەو کەسانی کەوا زوڵمەکەن بەو جۆرە بەڵێ طبعا زوڵم قەت بەردەوام نابێت زوڵم بەردەوام نابێت احتیمال هەیە بۆ ماوەیەک بڕات ساڵێک دوو ساڵێک چەند ساڵێک بەڵام عاقبەتی چییە بێ عاقبەتی ئەوەیە کە ئەم دنیاە بەجێ دێڵێت ئەفەوتێ دوو لە ڕووی ئێوە بیسەرانی بەڕێز کە لە ناوەچێت و ڕسوا بێ لە دنیا و لە قیامەتە یعنی ئێمە ئەبینی سەدامی گۆڕ بە گۆڕ چی بەسەر هات چەند ساڵ حکمی کرد ئەوەندە هەوڵیدا بۆ ئەوەی کە نەتەوەی کورد و نەتەوەکانی ترش بەڵام بە تایبەت نەتەوەی کورد کە لەم شارەیە چی خراپ بوو بەرامبەر ئەم نەتەوەی کووردا هەموو شتێکی هێنایە دی بە خەڵکی تەرحیلەکە لەم شارەیە خەڵکی لە ناوەدا خەڵکی عیدامە کرد بەس بۆی کە ڕێژەی کورد کەم بکاتەوە بەڵام عاقبەتی چی بوو ئەو بوو عاقبەتی ئەوەی کە خۆی لە سێدارە درا و پێش ئەوەی کە خۆشی لە سێدارە بدرێ ناڵەکانی خۆی بە چی بوو پێش خۆیان لە بەرچاوی خۆی ینی لە ناوچوون شتێکی سیرت بەبیرم هێنایەوە بەڕاستی زۆر یعنی حکمەتی خوای گەورە زۆر جوان بوو زگی بەوانە نە ئەستاکەوە لە پێش چاویان مناڵەکانیان زندە بەچاڵەکرا مناڵیان دەکوژرا خۆڵی بەسەریانە ئەکرد دایانی سوستان لە ناویانە برد ڕەحم و سۆزی بەرامبەر ئەو دایک و باوکە ڕیسپیانە نەبووکەوە جگەر گۆشەکانیان چیان بەسەردێ بەڵام وەکو جەنابەت ئاماژەت پێکردیانی خۆی بە چاوەکانی خۆی بینی کە ڕۆڵە و مناڵەکان و جەرگەکانی خۆیان هەموو سوێندران و بینیانی چیان بەسەر هات ینی تۆ تەماشا بکە ئەمە وەکو نمونەیەک ینی هێنامە لە بەرچاومانە بەرچاوی خۆمانە هەمووی لە ساڵانی بڵین 1970ەکان بینراوە بێجگە لە چەنەها نمونەمان هەیە لە قورئانە خوای گەورە کە یەکێک لەو کەسانی کە زۆر لە قورئانە باس کراوە حەزرەتی موسایە کە وەکو پێغەمبەرێک کە بەرامبەر فرعون ڕاوەستا کە ئەو فرعونە چ زوڵم مستەمێکی کرد بەڵام عاقبەتی چی بوو عاقبەتی هو لە ناوچوو خوای گەورە لە ناویدا بۆیە خوای گەورە چیە فەرمی ولقد أهلكنا القرون من قبلكم لما ظلموا بەڵام بەچی هەلاکەتیان هێنا لە ناوچوون بەچی بە زوڵمەکەیان زوڵمێکیان کردبوو يعني أنجامنا برامبر خلقية وجاءته الرسول بالبينات وما كانوا ليؤمنوا كذلك نزي القوم المجرمين خاص سبحانه وتعالى أن الناوي يعني ده هر قوم يكتر هاتوا بويك ظلم كرد بيدر حق با ملتي خوي بيه نتوي خوي هر شلون بقول هر نتوي يكتر بيه خوي جورا لنا يداوم لا تكتر خوي جورا سيا فرميه فكأي من قرية أهلكناها وهي ظالمة فهي خاوية على عروشها وبئر معطلة وقصر مشيد فكلا أخذنا بذنبه لا يأتي كترا فمنهم من أرسلنا عليه حاصبا ومنهم من أخذته الصيحة ومنهم من خسفنا به الأرض ومنهم من أغرقنا وما كان الله ليظلمهم ولكن كانوا أنفسهم يظلمون خواهي قد ظلمي لناك لبريو بدستي خوان أو ظلمي كردوا خواهي قبل لنا يعني ده وكوتم أمريكا إستاش شون بلي أبينين يعني لا أو ديانيك لا دبري بلين دبزويا أو منطقة بالكانو حتى إستاك خلقك أنا ليني بدس أو كسانيك غيري شون بلي مستجيبون أصلي أو شونانين أو جيجانين لشون يتروا هاتونا أصلي هرب بوشان صالك بقريتو فيجي إستا هموي بو أجا بو شستا كان بيت وحفتا كان بيت شستا كان بيت وجود يعني نبولو منطقية
بەڵام بە زۆر و بە چۆن بڵێ بە نیزامێکی گۆڕ بە گۆڕ کە هاتووە خەڵکی هاوردەدا ئەو جێگایە ئێستا ئەوەن بوونەتە خاوەن ماف و خاوەن وڵات و خاوەن خاک و نیشتیمانی کە هین خۆیان نییە ئەمەش خوا سبحانه وتعالى ئیلا ڕۆژێک دێ حەق و ماف ئەگەڕێتەوە بەڵام ئەوە لەسەر چی ئەمێنێ لەسەر کاربەدەستانی ملەتی کورد کە هەوڵ بدەن بۆی ئەو حەقە بگەڕێنەوە بێگومان ئەگەر مەسئولان و بەرپرسان هەڵسن بەو کارەیە بەو کارە بۆی کە ئەو ماف و حەقە بگەڕێنەوە بێگومان ملەتی کورد هەموویان لە پشتێ ڕاوەستێ بەڵام ئەگەر خۆیان دوورگرت لەبەر کۆمەڵێ شتە مەساڵحە یعنی قەت دەرئەنجامیان باش نابێ تۆ ئەگەر پاڵپشتی دیفاع لە مەزلوم نەکەی دیفاع لە مەزلومش نەکەی خاک و نیشتیمانی خۆت نەکەی لەگەڵ مەزلومایە وانە ئیلا بە پێچەوانە و خەڵکی تر زۆر ناڕەحەت و زۆر پیان ناخۆشە کە چییە ئەمەی ئەکری ئەڵێت دیارە دەستی ئێوەشی تێیەکە تۆ ئەو کارە ئەوان ئەو کاراکەن و ئێوەش بێدەنگن لە ئاستی ئەم هەموو زوڵم مستەما کاکرێ بەرامبەرمان مامەسا بە درێژایی مێژوو ئەمان بینی یاخود ئەمان بیست نەوەکانشمان لە دوا ڕۆژایە بەڕاستی ئەوە بەگوێیانە ئەدرێت کە لە سەردەمی ڕژێمی بەعەس ئەبینی بە ناوی قورئانەوە بە ناوی ئیسلامەوە ساڕوحیان دروستە کرد بە ناوی خالدی کوڕی وەلیدەوە بە ناوی عەبدوڕەحمانی کوڕی عەوفەوە بە ناوی سەحابەکانەوە بە ناوی سوورەتی ئەنفالەوە زوڵمەکرا لەو میلەتەی ئێمە من حەزەکەم چاڕوونیە کە بێ ینی ئایا ئاینی ئیسلام لەگەڵ ئەو هەموو زوڵم مستەمە بوو کە ئەکرا یاخود ئەمان ئەیانویست وەکو جەنابەت فەرموود ئەم ملەتە بەناو دینەوە لەناو بنبووی هەم دینش لەلامان ناشرینکەن و هەم نیشتیمان و قەوم و میلەتەکەی خۆشمان لەلا ڕەشکەنەوە و دوورکەوین طبعا ئەوە سیاسەتێک بوو سیاسەتێکی زۆر چۆن بڵێ پیسی چاپەڵ کە ئەو نظامەی بەعس کە دەرحەق بە ملەتی کورد ئەنجامیادا بێگومان بۆی کە کۆمەڵە شت لە پێش چاوی ملەتی کورد بە تایبەت بۆی کە دین و ئیسلامیان لێ دوورەوە بخە خەڵک ینی وا بکە یان چۆن بڵێ ڕەدە فعلێکییا بێت واز لە دینی ئیسلام بێنێ ئەمای کرد بۆ چی کرد بۆ ئەی کرد بۆی کە ئیسلامەتی لە ناو ملەتی کووردا کەم کات و خەڵک زیاتر واز لە ئیسلام بێنێ بەڵام بە پێچەوانەوە سبحان الله خوا سبحانه وتعالى يعني ئەم خەڵکەی ملەتی کورد بە تایبەت ئەبینی زیاتر پەڕۆشن بەرەو دینی ئیسلامەیە زیاتر هەموو لەناو يعني ناڵێم ئەمە مجاملە نییە بڵێم یانەوەتە شتێکە لە خۆمە بیڵێم زیاتر بڵێم لە ملەتانی ترایە ملەتی کورد زیاتر پەیوەند و پەیوەستە بەم دینی ئیسلامەوە بۆ ئەی کرد بۆ نمونە کە ساڵوی دروستە کردی ئەمەتە معسکەری کرد معسکەرێکی گەورەیە کرد بەناو خالدی کوڕی وەلیدەوە معسکەر خالد بۆی کە ناوی ئەو کەسانی کە ئەم دینە جوانیان کە بە ئێمە گەیاند بۆی لە پێش چاوی ئێمەیان چیان لێ بکەن ناشرینی بکەن بڵێن ئەمە وڵایم مادام ئەمان وایان کردووە ئەم ناوی لێناوە ئێمە وازمان حەزمان بە دینی ئیسلام نییە بۆ نمونە ساڵوی دروستە کرد لە کوردی پێدا ئەو کاتی کە کورد شۆڕشیە کردو ئەو کاتی کە کورد هەستا بۆی کە حەق و ماف و کانی خۆی دروست بکە ئەو بوو بەناو کۆمەڵێک ئەنفال بوو لە ناو لە سوورەتی قورئانە بەکارهێنا بۆی کە سوورەتی قورئانش ناشرین بکە خەڵک بڵێن ماوە لە قورئانەوە هاتووە و ئێمەش واز لە دینی ئیسلام دێنین بەڵام ئەم هەوڵدانانی هەمووی چی بوو سبحان الله پوچەڵ بوویەوە سەری نەگرت نەگەشتەوەی کە بگەنە مەرامی خۆیان بۆی کە یعنی ئەم ملەتی کورد لە دینی ئیسلام دوور بخەنەوە بڕۆن ئەو لە بەرچاوی هەمومان یعنی ئەوە بینی لە کەناڵە ڕاگەیاندنەکان لە سلێمانی لە هەولێر هەر لێرە لە شاری خۆمانش لە شاری کەرکووک چەندەها بڵێن معرەز دەکرێتەوە بۆ کتێب ئەوەی کە ڕوو ئەو خەڵکە بەرەو کتێبەکانە زیاتر کردێ بە ئاینەکانە یعنی واتە ملەتی کورد زۆر حەزیار هەر بەدینە هەر خۆی بە بەدینەوە گرتووە بەڵام چەندێ هەوڵیان داوە و یەکی دوو نەکەیدن واکی دووکەیدن بەڵام هیچ چۆن بڵێ مەرامی خۆیان ئەوەی ئەیانەوێت چۆن بڵێ هەوڵیاندا بۆی کە مەرامی خۆیان جێبەجێکەن خوا سبحانه وتعالى پوچەڵی کردو مامەسا ئەو پیلانەش ئێستش بەردەوام نین لەسەری کەوا دەبینی چیاکانی کوردستان دار و درەختەکان ئەبڕن بە ناوی سوورەتی نەسرەوەش ئێستەشی لەگەڵا بێ ئەبینی لە وڵاتانی ترژیانی لە سووریاش کوردەکان دەبینی لەوێ زوڵم و ستەمیان لێ ئەکرێ بە هەر ناوێکی تر بێت دەیانەوێت ئەم کیانە یاخود ئەو مافەی کە هەتە نەمێنێت
ینی من ئەگە خوای گەورە بە ئازادی لەسەر ئەم زەوێ منی دروست کردبێ کە من بژێم وەکو هاوڵاتیەک وەکو هەر مرۆڤێکی تر لەنەوەی ئادەم بە کوردی خوا دروستمی کردووە. یعنی ئەبێ ئەوان ئەو شەڕی کە ئەیکەن لەگەڵ ئێمەی کورد ینی نەبێتە بابی کوفر نەعوذ بالله ئەبێ ئەو شەڕە لەگەڵ خوایە بکەن چکە خوا منی دروست کردووە. تاوانی من چییە کە خوای گەورە لەسەر ئەم خاکە لەسەر ئەم نیشتیمانە لەسەر ئەم زەوێدا دروستمی کردووە. ئەمە دەستکاریکردنی ئیشی خوش نییە کە ئەیانەوێ ئەو یاسایی کە خوا لەسەر ئەم زەویە دایناوە بە یەکسانی خاوەن وڵات بی خاوەن نیشتیمان بی ئاها لە ناوی بەرن. طبعا وەکوتم زوڵم جۆرە و جۆرە ئەو زوڵمی کە ئەوانیشیکەن ینی کە ئەوەی لە دەوروبەری ئەم چۆن بڵێ ئەم هەرێمەی ئێمەیە لە نەتەوەکانی ترە لە تورک و لە فورس و لە عەرەبایە ئەوەندە هەوڵیاندا بۆی کە ئەم کەیانە ئەم هەرێمە بە تایبەت ملەتی کورد لە ناو بدەن و پارچە پارچی بکەن. طبعا ئەگە بگەڕێنەوە بۆ پێشتر ئەمە کێ وای لێ کرد بێگومان سایکس پیکۆ کە ئاسان ئەم وڵاتانیان دابش کرد و ئیلا ملەتی کورد نەبێ کە هێشتیانە بەبێ وڵات بەبێ وڵات هێشتیانەوە ئەمەش بۆی کە طبعا ئەمە سیاسەتی خۆیان بوو بەکارهێنا. الحەقیق ئێستاش کابینی ئەو دەوروبەری خۆمان ئەو شارانی ئەو وڵاتانی لە دەوروبەری خۆمانە هەوڵە دەن بۆی کە ئەم کیانە نەمێنێ ئەم ملەتە حتا ئێستا نەبێتە چۆن بڵێ وڵاتی خۆی و ئاڵای خۆی و زوبانی خۆی. تۆ تەماشای سووریاکەی هەر بە ئەوانی کە قساکەن لەو شارەیە خەڵکی ئەو شارەیە محلل سیاسیەکان خۆیان ئەڵێن کورد لەو وڵاتەیە زۆر پێشێل کراوە حتا ناسنامەی نەدراوە پێ ئەوەی کە کوردە ناسنامەی نییە. یعنی تۆ لەو وڵاتی خۆتە لە شاری خۆتای لەوێ چۆن بڵێ لەدایک بوویتە تۆ ناسنامەت نەبێت لەبەروی چی کوردی. بە هەمان شێوە لە تورکیا ئەوەی کە چۆن بڵێ زۆر ڕێکپەرستە زۆر حەزی بە هیچ نەتەوەێنەیە ئیلا نەتەوەی خۆی نەبێ ئاوا تورکەکانش پێشێل و حەق و مافی ئەو ملەتیان خواردووە. یعنی هەبووە کە بە زبانێکی غیری زبانی خۆی بە زبانێکی غیری زبانی خۆی قسەی کردووە پێی ناخۆش بوو پێی ناڕەحەت بووە چۆن بەم زمانی قساکەی تۆ لەم شارەیە بێ بۆ بە زبانی ئێمە قسە بکەی ئەمەش زوڵمە. خوا سبحانه وتعالى قورئانەکە فەرمێ يا أيها الناس إنا خلقناكم من ذكر وأنثى وجعلناكم شعوبا وقبائل لتعارفوا. خوای گەورە ئەم زبانانەی دروست کرد ئەم نەتەوانەی دروست کرد بۆی چییە؟ لتعارفوا یەک بناسن نا ليتقاتلوا نيوتوا شركا نيوتوا ليتنازعوا نيوتوا ليتذابحوا نا فرميتي ليتعارفوا من وكو هر نتوي شي ترى وكو نتوي كاين ترى كعرب لا كتركا كفرسه من نتوي كرد كان كردش بعض لو شوفيناناني كلو بيش استش كاما جبوا كان علين كرد نتوي كحتى تامن تقيوا خلقي ام ولاطنيه اصلا بلان او شلون بلي وثيقاني كان ناو لاسطنبول الشاهيه كدوله العثماني هێشتا هەر ئەو وڵاتە هێشتا هی نەکراوە چۆن بڵێ دەستنیشان نەکراوە سنووری نییە بە درێژی نووسراوە کوردستان هەر خۆیان نووسیانە کاتی دەوڵەتی عوسمانی. یعنی واتە خۆیان هەر ئەم خەڵکەیە لەم ملەتی کورد لە ئەزەلەوە لەو منتیقەیە چۆن بڵێ نایبینن بەڕای نابینن کە ئەمە لەم شوێنە بێ لەم جێگایە بێ بە زبانی خۆی قسە بکە. بە ئەمان شێوە کە قازی محەممەد لە ئێران بوو ئەو بوو بۆ چەند مانگێک حکوومەتی دامەزران حکوومەتەکەی بەردەوام بوو بەڵام ئەو بوو سبحان الله حکوومەتەکەی بەردەوامە بوو لە ئەو لەوانی کە لەگەڵ یابوون هەمویان لە سێدارە دران. یعنی تۆ لە شوێنێکی هەوڵدان بۆی کە بیتە چۆن بڵێ وڵاتێک بیتە کەیانێک بیتە دەوڵەتێک ئاڵای خۆتە بێ هەمویان حەز ناکەن و ئەیانەوێت تۆ لە ناو برن. بۆیە یعنی ئەم کاری کە ئێمەیکەینە ئەم ملەتی کورد بە فەزلی خوا سبحانه وتعالى چەنێ لەگەڵ خوایە بی چەنێ لەگەڵ شەرعەکەیە بی ئیلا خوا سبحانه وتعالى سەرتەخا. بەڵام عاقیبەتی ئەوانش إن شاء الله عاقبەتی ظالم ئەوەیە کە لە ناوە چێ ئەو زوڵمەکەی چی لە دنیا و لە قیامەتشەوە خوا سبحانه وتعالى ڕسوایەکە لە ناوێدا. مامەسا باسی هەڵبژاردن کەین کە ئێساکە بازار و شەقام و جاداوە چیتە هەر شوێنێ باسی هەڵبژاردنەوە ئاینی پیرۆز ئیسلامش
بەتەکید لە هەموو بابەتێکی ژیاندا قسەی هەبووە و خوای گەورە ڕوونکردنەوەی دراوە لە ئاینی پیرۆزی ئیسلامی ترگە زانایان بێ یاخود فەرمودەی پێغەمبەری خوا بێ عەلەیهی سەڵات وەسەلام حکمی هەڵبژاردن لە ئیسلامە. هیچ لە ئیسلامە هەڵبژاردن هەیە هەبووە و هەروەها ئێمە چۆن بتوانین ئەو مافانەی کەوا جەنابەت باست کرد چۆن بەدەستی دێنینەوە ئایا هەڵبژاردن ڕێگایەکە بۆ ئەوەی کە بتوانین ببینە زۆرینە و ئەو حەق و مافانە بۆ خۆمان بگەڕێنینەوە ئەمڕۆ؟ بەڵێ طبعا یەکێک لەو کارانەی کە ئێستا لەم سەردەمەیە هەیە مەسەلەی دەنگدان و انتخاباتە لە کاتێک کە ئیسلام فێرە وڵاتانی تریە کرد کە چۆن بڵێ مەسەلەی ئەو کەسانی کە نوێنەریان بێت ئەو کەسانی کە بەنایەنەوە قسە بکەن کە حەق و مافیان بۆ بگەڕێنەوە بە کوردەکەی خۆبانە دەمسپیان بێ براگەورەیان بێ براگەورە دەمسمیان بێ ڕەحمەت لێ بێ لە سەردەمی پێغەمبەرمان صلی الله عليه وسلم طبعا کە لە دوای وفاتی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام عفوا لە دوای وفاتی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام کە ئەبوو بەکر هات ڕەزای خوای لێ بێ طبعا بە مەشورەت بوو کە کۆمەڵی سەحابەی دانا لە سەردەمی ئیمامی عومەر ڕەزای خوای لێ بێ وەکو زانایان باسیەکەن زیاتر تقریبا شورا کەوتە ناو وڵاتی ئیسلامیەوە کۆمەڵی سەحابەی هەڵبژارد کە ئەو 6 سەحابە بوون بۆی کە بنە جێگەرەوەی خۆی جە دواتر یەکێکی نارد بۆ ناو خەڵکەکەی بزانین خەڵک چی ئەڵێ دەربارەی ئەم کەسانی کە دانی ناوە خەبەری بۆ هاتەوە ڕەزای خوای لێ بێ تەمان دوای کە بەریندار بوو بۆ چەند ڕۆژێ مایەوە ڕەزای خوای لێ بێ ئەو بوو کە خەڵکی نارد بۆ ناو خەڵکی لە ناو مەدینە ئەسوڕانە بزانین خەڵکی دەرحەق بە ئەمانە چێڵێن بڵێ بزانین خەڵکی باشن یان باش نین چۆنن چاکن یان چاک طبعا سەحابە هەموویان چاکن بەس بۆی کە کامە ئەفضەلیان باشترە بۆی بێتە خەلیفە و بێتە جێگای ئەو جێگای بگرێتەوە طبعا لەسەر ئەوە ئەم مەسەلەی دەنگدانە لە دوای ئەوانەوە ترەوە هات یعنی نەڵێم لە دوای ئەوان زەبت بەڵام طبعا خۆی دەنگدان چۆن بڵێ عەمەلیەکی ئۆروپیە بۆی کە ئەوەی کە بینیت حەق دەگەڕێنێتەوە مافت بۆ ئەگەڕێنێتەوە نالێت تۆ پێشێل بیت نالێ یعنی چۆن بڵێ حەق و مافت نەخورێ ئەوەی کە ئەتەوێت داوای بکەی بیگەێنێتە جێگایەک کە بێتە یاسایەک بۆ نمونەیەکێک لەو باسانی وە باسمان کرد ئەو حەق و مافانی کە و عەرزانی کە حتا ئێستا داگیر کراوە کەس نییە بڕاستی ینی خەمخۆر بێ بیگەڕێنێتەوە چەندی هەوڵیان داوە ڕاستە لە لای داقوقەوە لای پەڵکانەوە لە منتقانە حتا ئێستا بە تەواوەتی یەکێک نەبوو ئەو حەقانە بگەڕێنێتەوە هەوڵیان داوە بەڵام هەوڵەکانیان من ئەبینم تا ئێستا ئەو هەوڵە چاکە نییە پێویست نەبووە بابەتێک جاریەک لای بکرێت خەڵکە بەجاری بڵێ ڕەحمەتان لێ بێ بڕاستی حەق و مافمان گەڕایەوە ئەمە بە چی ئەکرێ بە خەڵکانێک شیاو بن بستنە ئەو جێگایە بۆی ئەو حەقانە بۆ بگەڕێنێتەوە من ئەبینم جەنابەت شیاوی بۆ جێگایە ئەزانم کە تۆ حەق گەڕێنێتەوە ئەزانم کە تۆ دیفاع لە مەزلومەکەی ئەزانم کە دەنگ دەڕوا ئەزانم کە قسە ئەکەی بەڵام لەگەڵ ئەمانەشە هەوڵە دەی هەوڵ و ماندووبوونی خۆت ئەخەی دەگەڕ بۆی کە ئەمانە بگەڕێنیتەوە وەڵام من ئەبینم تۆ جەنابەت شیاوی بۆ جێگایە دەنگت بۆ ئەو یەکێکە لەو حەق و مافانی کە ئێستا تا ئەو کەسەی کەوا خزمەت ئەکات دڵسۆزە خەمخۆرە شەو ڕۆژی داوەتەوە دەم یەکەوە بۆی خزمەتی ئەم شانی ئەوەیەکەوە شانی ئەوەی کە دەنگی بۆ بدەیت بەڵام زۆر مهمە کە ئێمە پێناسەکەی بزانین یەک زۆر مهمە ئەم پێناسەیە زۆر مهمە کە ئێمە لە بەرچاومانی ون نەکەین کابێ چی بێ ئینی حەفیظ علیم یعنی ئەبی بیپارێزێ ئەو چۆن بڵێ ئەو حەقیەتی دراپێ بێتە پەرلەمانتارێک یان بچێتە جێگایەکە بەرپرس بێت ئەبێ زۆر مهمە ئەو ئەمانەتە بپارێزێ و علمی پێ هەبێ کە چی بکە سیاسەت بکە چۆن هەڵس و کەوت بکە بۆی کە حەق و ماف کەسێکی شیاو لە شوێنێکی شیاو شایانی ئەو شوێنە بێکەوە بتوانێت خزمەتی خزمەت بکات و بتوانێت دەنگی خۆی بگەێنێت بۆی کە حەقەکەت بۆ بگەڕێنێتەوە بەڵام ئێستا ئەم دەنگدانە هەیە بەڕاستی ئەبینین یعنی لە بازار و لە جادەوبانەکانە ئەوەندە هەڵواسراوە ئەزانی کە کێیە دەنگ دەگەێنێت بۆ شوێنێک کە حەقت بۆ بگەڕێنێتەوە
مەسا لەناو قسەکانی جەنابەت پرسیارێکم لا دروست بوو کە هەڵبژاردن لە سەردەمی ئیمامی عومەر ئەوان بەڵام ئەم جەنابەت فەرمووت بەتەکید ئەم هەڵبژاردنە بەم جۆرە نەبووە بەڵام ئایا ئەو سیستەمی هەڵبژاردنە لەوە فکرەی لێوە نەگیراوە لەوێەوە با بڵێن سەرچاوی نەکردوێتەوە کەوای بێت چکە وەکو جەنابەت فەرموو لە پێش ئەوە نەبووە حتا لە سەردەمی پێغەمبەری خوا معلومی جەنابەت بوو عليه الصلاة والسلام كاتێک کە سێ کەس ئەچوو بۆ سەفەر ئەی فەرموو دانەیەکتان لەو دوانە خلێکتان ببێتە ئەمیر و سەرگەورەتان ئەمە معنای هەڵبژاردن نییە یعنی وەگەڵەی ئەم هەڵبژاردنەی کە ئێستا ڕاستە سیستەمەکەی گۆڕاوە شێوازی گۆڕاوە بە جۆرێکی تر ئەکرێ بەڵام ئا لە ئیسلاما شەرعەتی پێ نەدراوەتەوە وەکو جەنابەت فەرموو کەسێکی حەفیز و عەلیم هەڵبژێریکەوە داکۆکی کرد بێ لە مافوو ڕەواکان بێگومان تۆ یعنی ئەوەی پێغەمبەرمان صلی الله عليه وسلم کە سێ کەسی بناردایە بۆ شوێنێکی یەکێکیان کردە ئەمیر یەکێکیان کردە سەرگەورە یعنی هەر لە ناو خوایان یەکێکیان هەڵبژار کە سەرگەورە بێ بەڵام زۆر مهمە ئێمە ئەوەی کە ئەو کەسێک کە ئەینێرین بۆ ئەو جێگایە خەڵکێکی یعنی ئەوە نەبێ بڵێ هیچی پێ نەبێت خەڵکێکی ئەوە نەبێ بڵێ کە شانی ئەو جێگایان نییە یعنی مەسەڵەن بۆ نمونە من ئەبینم یەکێکی یعنی فلان من الناس یەکێک لەو کەسانی کە بینم خەمخۆر نییە یعنی تۆ باوڕەکەی من دوێنێک ئەحسایەکم بینی و خوێندمەوە ئەڵێ زیاتر لەم خولەی پەرلەمانی کەڕۆی لەم خولەی پەرلەمانی کەڕۆی 4 ساڵە کە 200 و تقریبا عفوا 300 و نێزگەی 29 پەرلەمانتارە 76 ئەم 4 ساڵە لە یەک جەلسەیەکی پەرلەمان ئامادە نەبووە 76 دەنگێکی نەداوە لەسەر یاسایەک کە خزمەت ئەو خەڵکە بکات دەنگی دەستێکی بەرزەوە نەکردووە جا یعنی دیارە ئەمانەیان ئەوانی کە نەڕۆشنە ئەو 76 ڕێزم بۆ ئەو پەرلەمانتارە بەڕێزانە دیارە کە ڕوڵاڵن بۆیە نەڕۆشنەوە مامۆستا نەکرد پەرلەمان حتا ئێمە لە ئەنجومەنی پارێزگاری کەرکووک ڕاشکاو بینانی ئەبینی ئێستا دەیان پرۆژە هەیە ئەیانەوە بیکەن زۆر ڕاستە لەبەر ئەو کەسانەی کەوا بەناو بایکۆتەکەن على ئەساس بەشداری ناکەن دەبینی دەیان پرۆژە کەوا خزمەتی بەتایبەت کورد ملەتی کوردمان خزمەت بە میلەتمان بگەنە چکە ئێستا پارێزگا کوردە و زیاتر دەسەڵات لە لای کووردە یعنی لەبەر نەبوونی ئەو پەڕێزانی کە بەشداری ناکەن لە ئەنجومەن دەبینی هەمووی پەخراوە یعنی ساگەر ئەوانە بەشدار بوونای لەوان لە ماوەی ئەم ساڵە دەیان پرۆژە بکرای بۆ گەڕەکە کوردەوارەکان و بۆ ترش بەبێت جیاوازی بەڕاستی خزمەت کراوە زۆر ڕاستە یعنی سەیری کە ئیشەکە ئەشکێتەوە سەر کێ سەر و کەسەی کە تۆ هەڵێ بژێری بچێتە ئەو جێگایە یعنی تۆ ئەڵێم ئەگەر ئەو پێغەمبەری خوا کە فەرمووی صلی الله علیه و سلم دەستنیشانکەن بۆی کە یەکێکتان ئەمیرتان بێ یعنی بزان کە دەستپاکە ئەزانی کە حەقت بۆ ئەگەڕێنێتەوە ئەزانی کە مافت ناخوا ئەزانی خەمخۆرە ئیشەکات یعنی ئەو پەرلەمانتاری کە ئەو پەرلەمانتاری بەڕێزانی کە باسم کرد ئەوەندەیە یعنی خوازانین چەنەها قانون و یاسا نەکراوە لە بروی کە کۆی هەموو پەرلەمانتارەکان دەنگیان لەسەری نەداوە جا ئێمە زۆر مهمە لەم کات و ساتەی ئێستەیە ئەزانم کە ئەوەی خەمخۆرە ئەوەی ئیشەکات ئەوەی شەو ڕۆژی داتە دەمێک بۆی خزمەت بکە و هەیە خزمەتەکانی لەبەر چاوە ئیشەکانی لەبەر چاوە بێ کودوو ئەوە تۆ ئەبێت تۆ بەشداربی بۆی کە ئەو سەر بخەی بەڵام ئەوەی کە هیچی نییە ئەوەی کە ئەزانی بەڕاستی یعنی کاڵی دەستپاکە ئەوڵام ڕێزمەیە کە دەستپاک نییە خەڵکی ئەم شارەش نییە خەڵکی ئەم شارە نییە خەڵکی ئەم نازانێت ئاگای لە کۆمەڵی لە گەڕەکەەکانی شاری کەرکووکی لێ بپرسی نازانێت بچێتە ناو گەڕەکان من لە چۆم یعنی ئەوە شایانی ئەو پۆستە نییە کە بچێتە ئەو جێگای کە دیفاع لێ بکات و حەقت بۆ بگەڕێت بابەتەکەمان زۆر هەڵەگرێ کاتی بەنامەکەشمان کۆتایی هات پێم خۆشە کۆتا پەیامەت لەم کاتە هەستیارە بۆ هاوڵاتیانی بە تایبەت شاری کەرکووک و خەڵکی کەرکووکی ڕەسەن وە کەرکووکیە بەڕێزەکان و کوردەکەی خۆمان وەکو مامەسایشی ئاینی جەنابەت چیان پێڵێ بۆی کەوا هەیە ئیشی بۆ نەکراوە هەیە گلەی هەیە چکە ئێمە من وتومە هەموو کەسی حەقی خۆیەتی لەوانەیە هەندێکمان بەرژەوەندیمان هەبوو بێ بەڵام وەکو پێویست مستەفید نەبوو بێتین بەڵام کەرکووک من زۆر جار وتومە تایبەتمەندی خۆی هەیە مامۆستا شارەکانی تری کوردستانەگە خەڵک دەنگش نەدا هەمووی کووردە بەڵام کەرکووک دەنگنەدانی یەک هاوڵاتیەک کاریگەری لەسەر وەک ئەو خزمەت گوزاریە و ئەو مافانەی کە جەنابەت باست کرد تەسیرەکە جا کۆتاپەیامت بە کورتی ئەگەر بۆ هاوڵاتی وڵا کۆتاپەیام ئەوەیە کە
ئەوەی کە لەم شارەیە ئەژێت بە تایبەت ملەتی کورد طبعا ئەم جیلەی کە ئێستا باسیەکەم ئەوەی کە لە 2000ەوە یان لە 2003ەوە بەرەوسەرەوە نەبینیوە کە چی زوڵمێک و ستەمێکی ئەو پێشکە کراوە بەڵام من ئەوەندا ئەڵێم ئەوەی کە ئەبینێت چۆن بڵێ دڵی قەلەقە ئایا بەشدارم یانەوە تا چێتە عینادی ئەڵێ من بەشدار نابم بەخۆیان بچێتەوە تۆ ئەزانیت تۆ شانی ئەو کەسێک شانی ئەو جێگایەیە کە بڕات حەقت بۆ پێڕێنێتەوە کەیانت ینی بوونی خۆت لەم شارەیە ئیسبات وجودت کە چۆن بڵێ نێلێ پێشێلی حەق و مافی ملەتی کورد بخوا بەڵام ئەو زۆر مهمە کە تۆ دانوشیتە دەنگی بۆ نادەی دەنگ بۆ بدە بۆ کەسەی کە چیەکە حەقت بۆ گەڕێنێتەوە نەوەڵا تۆ قەت ئەو چۆن بڵێ میکە ینی بکیتە فکر و خەیاڵتە کە بڵێ بەشدار نابم نەوەڵا لەم شارەیە شاری کەرکووک بە تایبەت چۆن نەتەوەکانی ترە زۆر بە جۆش و خۆشی و لە چۆن بڵێ لە دیعاەکانی خۆیان کۆمەڵ هەیە هەڕەشاکە هەیە شتێکەکە و هەیە قساکات هەڕەشاکەن بە تایبەت هەیە سێکی بە ئاشکرا شەڕەشاکە ئێمە زوڵم ناکەین و زوڵمش لە کەس قبول ناکەین وەکو ملەتی کورد زوڵم کەس قبول ناکەین جا ئێمە بتوانین لەم دەنگدانەیە کە ئێمە بەشدار بین بە ئاخر پەیامەوەیە بۆ مەسوولە بە ڕێزانی کە خەڵکانێک کە خۆیان هەڵبژاردووە ئەیانەوێ چۆن بڵێ متمانی ئەو خەڵکە بەدەست بێنن ئاخر قسم ئەوەیە ئەو خەڵکە زۆر دڵێن لە ئێوە ڕەنجاوە بێ و محاولە بکەن دڵی ئەو خەڵکە ئاشتەوە بکەن ئەو خەڵکە ڕازیکەن ئەو خەڵکە چشتێنێ بڵێ حەقی خۆیانە بەڵام ئێوەش لەگەڵ ئەو خەڵکەیە بن خەڵکش لەگەڵ ئێوەیە والسلام عليكم مامۆستا حارس کەوا میوانی بەرنامەکەمان بووی جەنابەت ئەرکرد کێشاو لە کاتی خۆت بێمە بەخشی زۆر سپاس دەکەین خوای گەورە پاداشی خێرت بداتەوە. خۆشەویستان و بەڕێزان و ئازیزانم کاتی بەرنامەکەمان بەرەو کۆتایی هاتوو و بابەتەکەشمان زۆر گرینگە وەک کوردش لە شاری کەرکووک زۆر لەوە گرنگتر و گەورەترە بۆی ڕەحمەتی خواتانە بۆکو جەنابی مامۆستاوتی هەرچەندێک عاجزین هەرچەندێک دڵمان شکاوە لە فڵان و لە فیسار و لە عەمر و لە زەید و لە هەر کەسێک بەڵام کەرکووک لە پێش هەمومانەوەیە کەرکووک تایبەتمەندی خۆی هەیە ئازیزەکانم با هەوڵ بدەین هەرچەندێ ڕەخنەمان هەیە تێبینیمان هەیە بەلای بنین بۆ نەوەکانی دوا ڕۆژمان هەوڵ بدەین لە 7 ساڵی ڕابردوو کەوا غەیری کورد لەم شارە حکمی کرد بینیتان لە گەڕەکە عەرەبیەکانە چۆن خزمەتێک ئەکرا بە گەڕەک و شاری خۆیان حتا لە تەعینات لە هەموو شتێکە ئێمەیان بێبەش کردبوو بەڵام لە ماوەی ساڵە کورد توانی حکمی ئەم شارە بکە چەندێ جیاوازی ڕوویدا لە خزمەت گوزاری و لە هەموو پێداویستەکانی ژیان بۆی ڕەحمەتی خواتان لێبێ هەرچەندێ زیز و عاجزی بلێنە ئەو لاوە و قۆڵی مەردایەتی لێ هەڵکەن و بچینە سەر سونوقەکانی دەنگدان لە ئێستەشەوە خۆمان ئامادەکەین و بڕێنە ئەو ماڵانی کەوا عاجزن گلەییان هەیە ئاشتیان بکەینەوە بۆ ئەوەی چارەنووسی کەرکووک و کورد لەم شارە دیاری بکەین و ببینە زۆرینە ئینشاءالله خوای گەورە پشت و پەنای هەموو لایەک بێت خوای گەورە ئەم ملەتە مەزلومەی ئێمە سەر بخا لەگەڵ هەموو ملەتانی تر لە 4 پارچەی کوردستان یەکریزمان بکا برامان بکا تەبامان بکا و هەر لە خۆشی و شادیا بن تا ئەڵقە و بەرنامێکی تر بەخوای گەورەتان دەسپێرین وەسەلام عەلەیکوم وەڕەحمەت الله وبەرەکاتوه.